تۆ توانی لێی ببووری زەحمەتە بەدڵێکی گەورە هاتۆ داوی لێبوردن بێت تۆ توانی لێی ببووری ئەمڕۆ لە شاری کەرکووچین شاری لێبوردەیی و پێکەوە ژیان و ڕەنگاڵەی ئاین و نەتەوەی بە دوای کەسانی دڵگەورە و لێبوردەدا دەگەڕین بە دوای کەسانێکدا دەگەڕین کە بتوانن لێبوردە بن تاکو و ببنە براوەی چاکەی ژیان و ڕێچکەی ژیان دۆستی بگرنە بەر دەچینە بازاڕی پەلەوەرفرۆشانی شاری کەرکووک لەوێ هەنگاو دەنین بۆ لای دوو مرۆڤی کاسبکار لەم بازاڕەدا ڕۆژانە لە ناو هەرا و زەنای ڕۆژگار بژێوی ژیانی خۆیان پەیدا دەکەن ئەم دوو کاسبە دوو دراوسێ دوکانن کە زیاتر لە 5 مانگە دڵیان لێک شکاوە و پێکەوە قسە ناکەن ئەوە لە کاتێکدایە کە تەنها چەند هەنگاوێک لە یەکدی دوورن و لە ماوەی ئەم 5 مانگەدا بە ساردیەوە مامەڵەیان کردووە و لەبزیان لە لەبز یەکدی نەگەڕاوە بە نیگایەکیش سڵاو لە یەکدی ناکەن و نزیک 6 مانگە سڵاوی دراوسێتیان هەڵگرتووە و وەکو جاران هاوڕێی نزیکی یەکدی نین سڵاو لێبێ چۆنی حواڵت باشە کاک نەوزاد وانە تەواوە لەگەڵ کار و کەسابەت تا چۆنن وڵی کار و کەسابەت ناشوێنێ بێ کار و کەسابەت نەماوە خۆی شکار هەر نییە بازار سفڕە پێی لەگەڵ مانجی ڕەمەزانە واللهی مانگی ڕەمەزان شەبا لەگەڵ مانگی ڕەمەزانە باشە بین باش نوێژ و ڕۆژێ و گرین و باش پرسیاری ئەوە لێ دەکەم ئەگەر موسڵمانە لە مانجی ڕەمەزانە ئەو ئەرکانە چین دەکەوێتە سەر شان والله ئەو ئەرکانە ئەوەی لەگەڵەکە عازز بە ئاشتەوە بێ خێر و خێراتێ بخە و نوێژ و ڕۆژێ بگرێ عیبی نییە باش خۆت لەگە کەسا دڵگران بوویتە والله لەگەڵ ناوەڵا زۆر لەگە کەسە بەس هەبێ ئەو خلقڕای پێ بڵێ ئەمە شتێکت پێ دەڵێن بەڵام دڵگرانمە بەپێی ئێمە زانیاریمانەیە لەگەڵ دراوسەی خۆتا قسە ناکەیت ڕاستەکە ئەوەی ناوی کاک عەباسە بەڵێ ڕاستەکەی وایە چەندێکە بێکەوە قسە ناکەن وڵی تەقریبا 4-5 مانگی کاوە 4-5 مانجەکان باش هیچ کات دەست پێشخەریتان نەکردو بە یەکتری ئاش بنەوە کەس نهاتۆ نێوە گیریتان ناوەڵا کەس ناچوو ئاخە زۆر کەس پێی نازانێ ینی بڵی لە یەکەوە زۆر نێزیک نەبوونێتەوە ئاشتەوە بین وەرە عازیەکەش شتێوانێ بڵی لەسەر چی بووە وڵی لەسەری زەوە تۆزە لە بەقاڵی بۆتەوە ئەوە عاز تۆ توانی لێی ببووری واللهی زەحمەتن ئەگەر پێ بنەوە لە پێناو خوای گەورەیە بێت پێناخوای گەورە مانجی ڕەمەزانە ڕەنگە خێرێ بکەی دەهێن دەبێت ئاڕۆڵە دەوەنێ ترکە ببە ئاڕۆڵە لێ بوون بەرخاتە مانگی ڕەمەزان ئامادەی تیا هەیە بچین بۆ لای خەی چێکە بەسەر چاو و دوکانەکەی لەوەیە دەزانی بەگەر حەز کرد بێکەوە چین خەی چێک ئەتر بەس گرنگەوەیە لاپەڕێکشنی هەڵبنەوە و بەرخاتە مانگی ڕەمەزان هەر لەبێ ئاشتەوە بیت پێویست لە عەزی ناکەم با بچین بۆ لای من بانجی دەکەم سەرەتا بۆی پێی دەڵێم با بڕۆی کاک عەباس ئەحواڵت دێ هەتا یاریشمان پێتە چۆنی تۆ سەحەتت باشە ئەحواڵت چۆنی تۆ ئەمە بەرنامەی چاکە لەگەڵتین ئەتر مانجی ڕەمەزان بە ئینسان لێبوردە و دڵکراوە بێ وانە جا کاک نەوزاد بەدڵێکی گەورە هاتۆ داوی لێبوردن لێ بکەن ڕاستەوە پێم خۆشە باوشێکی برایانە بە یەکتریا بکەن شتی بەسیدەوارەوێت ئاشتە شوای وت بە باشە باسی کردی پێم خۆشە دراوسی دوکان و بە زۆر بە باشە باسی کردی بەڵانەکەم عادزی بووینە بەسەوە نیە 6 مانگ دەبێ وانە کەمترە باشە لەو 6 مانگە کەس دەست پێشخەری نەکراوە باوشێک بە یەکتریا بکەن وەڵام من لەگە براکانی سەلام پشت و ئەڕەتەبی سەلامەکەین بەس نەختیاوە دوورە بین باش ئامۆژگاری چییە بۆ کەسانی کە
دڵیان هیچ شێک دڵگران بوونا تۆ چیان پێ بۆی دەست پێش خەریب جوانە ینی هەر کەسێ ئەگەر لە یەک عادزە شتەکە لەسەر شتێکی بەسیت بێ دەستکە خی گەورە دەڵێ گەرە و کەسانی لە بوردەی من لەو دنیا خۆم شەفاعەتیان بۆ دەکەن ینی خوا خۆی ئێستا ئەو سەوابی دەست دەکەوێت طبعا ئەو هات سەوابی تۆ دەست دەکەوێت هەردوو بچان الحەمدولله ئەی طبعا بسڵمانە بێ وابێ سوپاس بۆ خی گەورە هەرتان ڕوو لە دەرگای خوان و ئیتر لێبوردنەکەتان قبول کرد ئەمە سپاسی تۆکەین کە بەدڵێکی گەورە وەرتان گرت خۆش بی سەلامەتی تو بەڕێزی زۆر سپاس دەستان خۆش بێت هەر سەرکەوتوو بێت سەلامەت سپاس کاتیش خۆش دوای هەوڵی بەرنامەی چاکە توانیمان دوو دڵ لە ڕق و کینە بشوێنەوە و خۆشەویستی و خەندەی تێدا بچێنین. کاک نەوزاد تەمەنی 51 ساڵە و چەندین ساڵە لەم بازاڕەدا کارەکانی ڕایی دەکات کە ڕۆژانە بەهێمنی چرکەکانی ژیانی بە کەسابەت و پەیداکردنی خودی ڕۆژانەی بەسەر دەبات. کاک عەباس و کاک نەوزاتی دراوسێ دڵیان بە خەندە ئاشنا بووەوە و توانیمان بزە بگەڕینەوە دڵی ئەم دوو زاتە چاکەکارە. خەندەکانی نێوانیان زیاتر لە 5 مانگ بوو فڕی بوو، بەڵام ئەمڕۆ بە تامەزرۆوە سەیری ژیان دەکەن و لە جاران زیاتر ئامێزی هاوڕێتی و خۆشەویستیان بۆ یەکتی کردوتەوە. کاک عەباس لە منداڵیەوە خولیای ئەو باڵندانەیە کە ئارامی بە مرۆڤەکان دەبەخشێت و لە دوکانەکەیدا پڕ بوو لە چریوەی باڵندەکان. تەنها خەندەی دراوسەی دوکانی نەدەبیست و لەمڕۆوە دەبن بە دوو هاوڕێ و پێکەوە جۆ لە چریکەی ژیان دەگرێت.